السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام لە قوتابیانی خۆشەویستم، قوتابیانی عزیزم، هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم قوتابیان. وەک ئەوەی وعدم پێتاندا بوو سەداوەکاری خۆتان قوتابیانی عزیز داواتان کرد بوو مامۆستا چۆن چوار یاساکەی فیزیک پۆلی 11 بەکاربێنین. دەزانم لەتان ناڕوونە، بەڵام ئینشاڵڵا ئێستا ڕوونکردنێکی تاوتان بۆ دەکەم تاکو دوودڵ نەبی لە بەکارهێنانی بزانین چۆنیش دیان ناسیەوە قوتابیان. سەرەتا قوتابیان لێرە لەناو کتێبی فیزیک پۆلی 11 دوو جۆر یاسامان هەیە، باشە؟ دوودان یاسامان هەیە. یاسایەکمان هەیە بە ناوی V یەکسانە بە دڵتا X بەسەر دڵتا T، باشە؟ و یاسایەکشمان هەیە بۆ خێرایی، چوار یاسایشمان هەیە بۆ خێرایی گۆڕاو. طبعاً خێرایی بۆ خۆی پێناسەیەکی ئەگەر بکەین، پێناسەی خێرایی مامۆستا امتحانی بۆ دێنێتەوە، دەڵێ ناوەندە خێرایی دەکاتە گۆڕانی لادانی گشتی بەسەر کاتی گشتی، باشە؟ بەس ئەمە لێرە دەمێ بە پوختی ڤیدیۆکەتان بۆ ئامادە بکەم. ڤیدیۆکەش تەمان بۆ ناسینەوەی چییە یاساکانە، هەر بۆ ئەوەیە دەنا ئەوکەی کە بۆ کاتیشکە دابنی ڤیدیۆکە بۆ بەشەکە بە کاتیشکە دادێن ئینشەڵڵا. بەس لەگەڵتان دەم ئینشەڵڵا لەمە دوای فیزیک پۆلی 11 تۆمار دەکەین ئینشەڵڵا پشتیان بەخوای گەورە. لێرە تەماشاکەن قوتابیان ئەو یاسایە چ کاتێ بەکاردێت دوو تێبینین بۆ نووسیوی. یەکەم ئەگە وشەی ناوەند تادیان تێکرا هات لە پرسیاردا ڕێک ئەوەی بەکاربێن ببێ دووتڵی، یان ئەگەر تاوەدان سەفر بوو یان بوونی نەبێت، هەر ئەگە ئەو دوو تێبینە دی ڕێک بزانە ئەوە ئەو یاسایە بەکاردێ. ئەو چوار یاسا چ کاتێ بەکاردێ؟ چوار یاسا چواردان تێبینی بۆ نووسیوی زۆر بە ئاسانی. وشەی خێرابوون یاخۆ تێواش بوون، یان زۆربوون کەمبوون، باشە؟ یان تەن لە وەستان دەست بە جوڵە بکات، یان لە کۆتاییدا بوەستێ، باشە؟ یان ئەگەر تاودانی دابوو یان داوای کرد، باشە؟ چوارەمیشیان ئەگەر بڵە پرسیار بە خێرایی تەنەکە مەسەڵەن تەنەکە بە تاودانێکی ڕێک دەڕوات، ئەوە بەبێ دوودڵی و 100% دڵنیا بە ئەو چوار یاسایە بەکاردێن. باش یەک لەو چوار یاسا پێی درای پرسیارەکەی. بزانی ئەو چوار یاسایەش تەمان ئەمە لێرە باسمان کردووە V فاینەل واتە مەتر بەسەر چرکە، یعنی خێرایی کۆتایی، V ئینیشەڵ VI واتە خێرای سەرەتا مەتر بەسەر چرکە دەپێورێت، تاودان بە مەتر بەسەر چرکە تواند و کاتیش ماوەی واتە سێکەند و هاوڕ و مینیتە و دڵتا ئەکسیر واتە شوێن بە کیلومتر مەتر دەپێورێ. ئاگادار بە قوتابیان ئەو چوار یاسایە چۆن چۆنی بەکاری بێنم. دەڵم یاسای یەکەم کاتێک دەتوانم بەکاری بێنم ئەگەر هاتوو لە پرسیار باسیتی نەکرد دڵتا X. دووەم یاسای دوم چ کاتێک بەکاردێ ئەگە هاتوو لە پرسیار باسیتی نەکرد کات. یاسای سێم چ کاتێک بەکاردێ ئەگەر هاتوو لە پرسیار باسیتی نەکرد VF واتە خێرایی کۆتایی. ئەنجا لە یاسای چوارەم چ کاتێک بەکاردێ ئەگەر هاتوو لە پرسیار باسیتی نەکرد تاودان. ئاگادار بە، باشە؟ قوتابیان لە ئەمتحانی لێنە مامۆسای نەپرسی مامۆستا ئەوە مانای چی و مانای چی نیە. تەماشاکە ئەو چوار یاسایە ئاگادار بە ئەوە دەبێ بزانی، ئەو دوو خاڵش دەبێ بزانی. تەن لە وەستانەوە دەست بە جوڵە بکات، V ئینیشەڵ 100% سفرە. لە وەستانەوە تەن بوەستێ، یان لە وەستاندا V فاینال چیە؟ سفرە. ئێستا دێن پرسیاردانە بەدانە حەلەکەین بەبێ منەتی دەتوانی بیان ناسیەوە، باشە؟ دەکەواتە ئێستا دێن بزانین چ دەکەین، پرسیارش و حەلەکەین. قەڵەمەکەت حازر کە بە لەگەڵ من وەرە بە پرسیارەکانشی کارکەین. مەسەلەن بۆ نمونە پرسیارێکمان هەیە بە ناوی نمونەی یەکی ئەلف، باشە؟ نمونەی یەکی ئەلف چمان هەیە؟ نمونەی دەڵێ مامۆستا بۆ نمونەیەکەم ئەلفم بۆ حەلەکەی ئەخە دەمێ دانەیەکی سادەت بۆ حەلکەم، ئینجا دانەیەکی قورس. دە باشە مامۆستا مادەم وایە نمونەی یەکی ئەلف حەلکە، نمونەی یەکی ئەلف دەڵێ چی؟ دەڵێ خێرایەکمان هەیە، خێرایەکە بڕی چەندە؟ خێرایەکە بڕی چەندە؟ 6.02 مەتر بەسەر چرکەیە. خێرایەکەمان 6.02 مەتر بەسەر چرکەیە، باشە؟ بەرەو کوێش؟ بەرەو ڕۆژهەڵات. دەبێت حسابی ئاڕستە بکەین چونکە خێرایی هەم بڕی هەم ئاڕستە، کاتە موجەبە. پاشان دەڵێ لادانم بۆ بدۆزەوە، لادانی عین دڵتا X، دوایش دەڵێ کاتم بۆ بدۆزەوە. ئەوە حەفۆن کاتشی داوە، کاتەکەی چەندە؟ 137 سێکەندە. دەڵێ مامۆستا گیان ئەگەمە ئەو زۆر ئاسانە. لە پرسیارەکە تەماشاکە با بۆت بخوێنمەوە. ئەمە گوتم چ کاتێک ئەو یاسا بەکاردێ ئەگە ئەو دوو قسە هات، وایە؟ دەوەرە دەڵێ سەردار لە پشتبڕکێدا ڕاکردن بە ناوەندە خێرای. چی ناوەند؟ باسی ناوەندی کردو لێرە وشەی ناوەند هاتووە، کاتە ڕێک ئەو یاسا بەکاردێ. تاوە ئێستا بەبێ منەتی یاساکەی دەنووسین. دەڵێ مامۆستا V دەکاتە دڵتا X بەسەر دڵتا T A
مامۆستا دڵتە ئێکسمان نایە بە دڵتە ئەکسی دێمێرە ڤێکەش دەبمێ والله چاکرد نەپێکە باشە قوربان گیان وەرە با ماڵمان بە قوڕ نەگیرێ وەرە جاتە لە مامۆستا هەندەم خوێندیە بەڵام چ بکەم دەرەجەی نانم ئاخر دەرەجەی ناهێنی لەبەر ئەوەی ناهێنی تەماشاکە شوێن گۆڕین کوڕی من ئەساگە تو دڵتا ئەکس دۆزیەوە دەبێ ڤی جاران ئەو دوێ لە مادەم تەنیشتیەکەن ڕێک جارانیان دەکەم یعنی مامۆستا ئەو دوێ تەنیشتێک من جارانە بەڵێ ڤی جاران چی دڵتاتی دەکەواتێ سەدەنووسم دڵتا ئەکس یەکسانە بە ڤی جارانی دڵتاتی گوناحە لەوەی غەڵەتی بابی من ڤیەکەما چەندە 6.02 جارانی کاتەکەما چەندە 137 دەکاتە دڵتا ئەکسەکەت بۆ دەردێ کوڕی من دەکات چەند دەکاتە 825 ئاگادار بە لەبەری خێرایەکە بەرە ڕۆژهەڵات بوو دەتوان لێرە بنووسیوە ڕۆژهەڵات باشە تاو ئەوە نمونەی چ بابە نمونەی یەکی ئەلەف ئینجا دێم پرسیارش کەشت بۆ حەڵەکەم ڕاهێنانەکە با گلێد نەبێ ڕاهێنانی یەکی ئەلەف پرسیاری دوود بۆ حەڵەکەم تاشاکە لە پرسیاری دوو کاکۆگرمان هەیە بە پاسکیل بۆ خۆی پیاسێکی دەکە بە ئارستی کوێ بە ئارستەی باشوور لە سەهێڵێکی ڕاست بۆ ماوە یعنی کات چەندە 15 مینیت اینجا دوای ئەوە قوربانجان دەڵێت چی بە ناوەندە خێرە وشەی ناوەند هات چی هات ناوەند مادەم ناوەند هات کەواتە ڕێک دەزانم ئەو یاسا بەکاردێ گوتمان وشەی ناوەند بێت یاساکەیە کەواتە ڤیەکەشمان چەندە قوربان 12.5 کیلۆمەتر بەسەر سەعات وەی لادانەکەی بدۆزەوە دڵتا ئێکسمان چەندە تا گوێ بگرە نەچی بەناو بکەوی ئاگادار بە ئەگمان مستادەت و کتت دڵتا ئەکس دۆزی ڕێک جارانیان دەکەی دەڵم بەڵێ ڕێک جارانیان دەکەی دەکاتە ڤی جارانە چی دڵتاتی ئەوە جاران کرد ئەو جار دەڵێ مامۆستا ئێوەرەگلێک دەڵێ 12.5 کۆرە دانیشە تۆزە تەرکیزت هەبێ 15 مینیتمان هەیە مینیت یەکە گونجاندم کە یەکە گونجاندن مامۆستا کو یەکە گونجاندم کەم کوڕم ئەمە کاتمان هەیە یەکەی کاتمان هەیە کاتی داوە کات یەکەی چییە تاشاکە یەکە گۆڕین دەبێت ئەو یەکە گۆڕینانە بزانی هەر کاتێک کیلۆمەتر بەسەر سەعات بکەینە مەتر بەسەر چرکە کیلۆمەتر بەسەر سەعات بکەینە مەتر بەسەر چرکە ڕێک چ دەکەی دابەشی 3.6کە مامۆستا جاران 1000 و دابەش 3600 نابێ کوڕ بۆ نابێ بەس ئەتۆ بۆ دشتی قورس بەوەردەگری دایم عادەتتانەوەشتی قورس وەردەگرن بابی کیلۆمەتر بەسەر سەعات بکەینە مەتر بەسەر چرکە دابەشی 3.6 مەتر بەسەر چرکە بکەینە کیلۆمەتر بەسەر سەعات جارانی 3.6 ڕەحمەتت لێبێ بۆش لە خۆ قورس دەکەی بەنسبەت کات گۆڕینی کات سەعاتت هەیە بۆچێ دقەت هەیە بۆچی چرکە هەر کاتێک سەعاتی بکەمە دقە جارانی 6 بکە دقەی بکەیە چرکە جارانی چی دەکەین جارانی 6 دەکەین سێکەندی بکەم بە مینێت دابەشی 6 بکە مینیتی بکەمە سەعات دابەش 6 عکسیەوەی باشە ڕاستە و خۆ سێکەندی بکەمە سەعات جاران چەند دەکەم دابەش چەند دەکەم دابەش 3600 دەکەم ڕاستە و خۆ سەعاتی بکەم بە چرکە ڕاستە و خۆ سەعاتی بکەم بە چرکە جاران چەند دەکەم جاران 3600 دەکەم باشە ئەوەی لەبیر نەکەی ئەوە زۆر گرینگە جا ئەمە لێرە ئێستێشمان پێ دەبێت تاشا کاتی دقی بکەین بە چرکە ڕێک جاران چەند دەکەم 6 دەکەم باشە دقی بکەین بە چرکە 6 جارانی 15 بکەین دەکاتی دەکاتە 900 چرکە 12.5 جارانی چەند بکەین 12.5 گوتمان کیلۆمەتر بەسەر سەعاتە کیلۆمەتر بەسەر سەعات بابی من کیلۆمەتر بەسەر سەعات کیلۆمەتر بەسەر سەعاتی بکەینە مەتر بەسەر چرکە دابەش چەند دەکەین دابەش 3.6 دەکەین ڕێک ئەوە دابەش چەند دەکەی دابەشی 3.6 بکە ڕێکیش بۆ دەدەچێ ببێ دوو دڵی دەکات چەند دەکاتە سالب 3.47 مامۆستا بەرەبەرە چی سالب ئەو سالبەت لەکوێ هێنا مامۆستا کوێرەوەرە خدر ئەو تۆ لە پرسیارەکەی دەڵێت چی دەڵێ بارەسەی کوێ بارەستەی باشوور مامۆستا هاتەوە دا باشە لەبیرت نەچێ ئەو سالبە مانای باشوورە کوڕی من باشە کاتە ئێستا دەڵێن ئێکس یان دڵتا ئێکس باشە فەرقی نییە دەڵێن ڤیەکەمان چەندە دەڵێ مامۆستا سالب 3.47
جارە کاتەکە چەندە دەڵێ مامۆستا 900 دەڵە باشە دەڵتا ئێکس دەکات چەند دەکاتە 3123 باشە جا ئەگەر سالبەکەی نەنووسی دەتوانی لە باتی بنووسی باشوور ئەگە سالبەکەت نووسی ئاگاداری ئەوەی بە سالب و باشوور پێک و نووسی غاڵ هەتا چیا غەڵەت ئاگدار بە ئەو سالب بوو نەنووسی تا بڵێ مامۆستا وەڵای زۆرم خوێند بوو بەس چ بکەم شانسم نییە کوڕی پەیوەندی بە شانسەوە نییە ئاگدار بە ئەو پەیوەندی زانین بە چیەوەیە پەیوەندی بە تەرکیزەوەی ئاگدار بە باشە ئەوە سالبەکەی بنووسین ئارسەکەی نانووسی بابی من ئەوە بەنسبەت چ بوو کاچی من گوتمان بەنسبەت ئەو یاسایە باش بابە بەنسبەت ئەو یاسایە بوو گوتمان چ کاتێک بەکاردێ ئەگە وشەی ناوەند و ئەوە هات تاودانی باز نەکرد ئێستا دێنە سەر چوار یاسایەکە قوربان چوار یاسایەکە بە زەحمەت لەکن خۆتان چ بکەنەوە بابە لەکن خۆتان پرسیاری چەند بکەنەوە ڕاهێنانی یەکی با بکەنەوە ڕاهێنانی یەکی با دەڵێت چی دەڵێ پاسکیلێک خۆی لە پیاکێشانی سەگێک پاراست لە ناکا وەستا وشەی وەستان هاتووە بڕەکەی تاودانەکەمان ئەوە تەمان چیەوە پرسیاری کوێیە ڕاهێنانی یەکی با تاودانەکەی بڕەکەی چەندە تاودانەکەی بڕەکەی سالب 4.1 مەتر بەسەر چرکە تواندویە خێرایەکەی لە 9 مەتر بەسەر چرکە بوو بە سفر دەڵێ بوو بەوەندە کاتە وی ئینیشەڵمان 9 مەتر بەسەر چرکەیە کە دەڵێ بوو بەوەندە یعنی تەمان دەوەستە لە ئاخیر کە وەستا دیفانەڵمان چیە سفرە کاتی پێویست بە وەستانەکە چەندە یعنی دەڵتاتی چەندە ئێستا تەماشاکە باسی ئەوەی کردووە هێواژبوونەوەی کردووە یا باسی وەستانی کردووە کەواتە ڕێک دەڵم چی بەکاردێنم چوار یاساکەی بەکاردێنم کوڕم باسی دەکەم چوار یاساکە بۆ چونکە خێرابوون و هێواژبوون هات وەستان هات ڕێگە چوار یاسای بەکاردێنم بەس کام یاسا بەکاربێنین لێرە لە پرسیارەکە باسی چی نەکردووە لە پرسیارەکەدا باسی ئێکسی نەکردووە ئەگە باسی ئێکسی نەکردووە یاسا یەکەم بەکاردێنین جا بۆی بۆشت ئاسان بێ ڕێک دەتوانێت ئەو یاسا ئاوا بنووسمە دەنووسم ئەی دەکاتە V final کەم V initial دابەش چی دەڵتاتی ئەوی بێنێ ئێرە ئەوەش ببێ جێگۆڕچێ دەکەین دەڵێن دەڵتاتی دەکاتی دەکاتە V final کەم V initial دابەشی چی ئەی بەس دەبێ ئاگادار بی لەبەر ئەوەی هێواش بووتەوە تاودانەکەمان بە سالبە دەڵێن سالب 4.1 و V finalمان چەندە V finalمان سەفرە ئەی V initial چەندە V initialشمان نوێە دەوەرە بیکە کاتەکەمان دەکاتە چەند کاتەکەمان دەکاتە 2.2 سێکەند باشە بە دەکاتەن 2.2 سێکەند تەمانەوە بۆ شازە دەتوانین پرسیارەکەی خۆت حەڵکەی بە پرسیارێکت بۆ حەڵکەم قوتابیان دەبن لە چوار یاسایەکە مەسەڵەن بوون منە پرسیاری یەکێکە لە چوار یاسایەکە پرسیاری چ حەڵکەین بابین پرسیاری چوارەمی ڕاهێنانی یەکی جیم حەڵکەین پرسیاری چوارەمی ڕاهێنانی یەکی جیم پرسیاری چوارەم ڕاهێنانی یەکی جیم پرسیاری چوارەم حەڵکەین باشە پرسیارەکەمان دەڵێت چی دەڵێ ئۆتۆمبیلێک بە خێرایی 6.4 مەتر بەسەر چرکە بە تاودانێکی ڕێک لە ڕێگایەکی لاوەکی چووە سەر ڕێگایەکی سەرەکی لە ماوەی 3.5 مینیت ئەنی خێرایەکەی داوە باشە خێرایەکەی داوە 6.4 مەتر بەسەر چرکە بە تاودانێک ڕێک لە ڕێگایەکی لاوەکی چووە سەر ڕێگایەکی سەرەکی و لە ماوەی کاتشی داوە کاتەکەمان چەندە 3.5 مینیتە باشە دووریشی بڕیوە دووری عین دەڵتا ئێکسەکەشمان هەیە دەکات چەند 3.2 کیلۆمەترە دوای ئەو ماوەیە خێرایەکە کە دەڵێت دوای خێرایی چەندە یعنی V فاینەڵم چەندە یعنی ئەو دەبێتە چی دەبێتە V ئینیشال تاوە زۆر باش قوتابیان لێرە چ شتێکی باز نەکردووە دەڵێ مامۆستا تاودانی باز نەکردووە مادەم تاودانی باز نەکردووە لە چوار یاسایەکە کامە یاسای بەکاردێنین تاودانی تێدا نەبی یاسای چوارە باشە کەواتە دەڵێن چی ئێستا ڕێک حەفۆن یاسای چوارەم باشە یاسای چوارەم دەڵێت چی دەڵێ دەڵتا ئێکس یەکسانە بە چی 1/2 V final کۆ V initial دەڵتاتی باشە هەر کاتێک ئەو یاسایە داوای لەو یاسایدا داوای V finally کرد ڕێک ڕاستەوخۆ بنووسە هیچ ئەوەش نییە دەتوانێت و فاستۆی بەکاری بێنی ڕێک بنووسە 2 دەڵتا ئێکس باشە
كمي في اي دلتا تي بسر چند بسر عفوا في اي دلتا تي باشا بسر چی بسر دلتا تي باشا دەتوانین ڕێک ئا بکەین ڕاستەوخۆ دەتوانین بنووسین کاتە دەڵێن v فاینال یەکسانە دەلتا ئەکسەکەمان چەند بوو دەلتا ئەکسەکەمان 3 پوینت بەڕێنە دوو جارانی 3.2 کەم v ئینیشەڵەکەمان چەندە 6.4 باشە v ئینیشەڵەکەمان چەندە 6.4 بەڵام دەبێت ئاگادار بی کاتەکەمان مینیتە دەبێت جارانی چەندی بکەین جارانی 6 بکەین باشە ئەگە جاران 6 بکەین دەکات چەند دەکات 210 سێکەند ئاگادار بە و ئەو کیلومەتر دەی بکەینەمەتە جاران چەند دەکەین هەزاری دەکەین دەکات چەند دەکات 3200 متر باشە دەوەر ئەوانە لێرەدا بنێەوە 6.4 جاران چەند دەکەین 210 و لە خوارش کاتەکەمان چەندە هەر 210 بەڵام ئاگادار بە ئەلێرەها ئەستا دەلتا ئەکسەکە 3.2 منوسیەوە غەڵەتە دەیبنووسین 3000 و چەند 200 باشە بابە دەوەرە ئەوانە بکە دوو جاران 3200 بکە ئەو دوو پێکەوە کەم ئەو دووەش پێکەوە جاران بکە دابەشی کە ئەنجامی کۆتایی دەکات چەند دەکاتە 24 متر بەسەر چرکە زۆر باسان توانی جوابتەوە دێنە سەر پرسیاری چی دێنە سەر پرسیاری ڕاهێنانیەکی ها وەڕێک دوو پرسیار لێ بۆ حەڵکەم مەسەڵەن بوونە پرسیاری دووەمی ڕاهێنانیەکی ها پرسیاری ڕاهێنانی یەکی ها باشە ڕاهێنانی یەکی ها قوتابیان ڕاهێنانی یەکی ها پرسیاری دوو باشە ڕاهێنانی یەکی ها پرسیاری دوو تان شاکە دەڵێت ئۆتۆمبیل بە سەرتا خێرایە کە بڕەکەی موجب حوتە سەرەتا خێراییەکەممان چەندە 7 متر بەسەر چرکە مادەم بە سەرتا خێراییانی VI دەزوو تاودانێکی ڕێک پەیدا دەکە مادەم باس تاودانی ڕێکی یعنی چوار یاسایەکە تاودانی ڕێکەشمان چەندە 0.8 متر بەسەر چرکە تواندویە دووری 45 متر دەبڕێت یعنی دەلتا ئێکسمان چەندە 45 مترە باشە دەڵ ئەمانە بدۆزۆ یەکەم داواکاری چێ دەڵێ دوای خێراییان بۆ بدۆز یعنی VF چەندە باشە وەرچی یاسایەکمان هەیە ئەو چواری تێدا بێت یا بەمانە چی شتێک لە یاسایەکەی دانیە دەڵێ مامۆستا کاتی تێدانیە کاتە ڕاستەوخۆ دەتوانین بڵێن چی دەتوانین بڵێن VF یەکسانە ڕەجی ڕێک ئا بنووسێت دەبێت احتیادیە VI 2A دەلتا ئێکس دەزانین لە چی هاتووە هەر لەو یاسایی هاتووە VF تواندوو VI تواندوو کۆ 2A دەلتا ئێکس ئەو ئەلەوەی هاتووە لەو یاسای هاتووە جاتوە گەبی VF دۆزیەوە VF دۆزیەوە VI مان هەیە VI-ەکە چەندە 7 توانی 2 کۆ 2 جارانی ئەیەکەمان چەندە 0.8 باشە جاران دەلتا ئێکسمان چەندە 45 باشە بێگومان دەتوانی وەڵامەکە بەدەست بێنی VF دەکات چەند VF دەکاتە 16 متر بەسەر چرکە ئەوە داواکاری لەقی ئەلف لەقی بای پرسیارەکە دەڵێت چی دەڵێ خێراییەکەی دوای بڕینی 125 متر چەندە باشە ئەو جاریان ئەتو لە باتی 45 متر لە جێ 45ەکە چی دەنووسی 125 متر دەنووسی یعنی هیچ مۆزوع ناگوێت هەمان یاسایە هەمان شتە تەماشا لەقی بای دەڵ ئەگەر دەلتا ئێکسەکەمان 125 متر بێ VF چەندە بە هەمان شێوەی دیکەی بابە دەڵێ VF یەکسانە بەڕێجی هەمان خێرای سەرەتای 7 تواندوو کۆ دوو جارانی 0.8 باشە جارانی چەند جارانی 125 وەرە نەچی ئەو دووەی کۆکەیەوە ئاگدار بۆ دیخێ ناوکەوانەی غەڵەت نەکەی ئەو دوو کۆکەیەوە غەڵەت دەکەی بابی من دەیە بڵێ VF یەکسانە چەند دەرەچەوە دەکاتە ببوورن ئەوە دەکاتە 21 باشە 21 متر بەسەر چرکە بەڵام بۆ 125 مترەکەی دەکات چەند دەکاتە 16 متر بەسەر چرکە بۆ شێوازە دەتوانین جواب بدەین قوتابیان هەر چوار یاسایەکە بۆ هەموو ئەو تێبینانی کە پێم گوتی ئەو تێبینیەکان بزانە بەبیر دێنمەوە ئەو تێبینیانە ئەو چوار تێبینی بزانە بۆ چوار تێبینی توانی یاسایەکانی خۆت هەڵکەیت دەڵێ مامۆستا ئەمن کێشەم زانین چیە ئەوەی تێگەیشتم بەس مامۆستا لە کەوتنە خوارەوەی تەنی سەربەست لەم کێشەم هەیە بابجان کەوتنە خوارەوەی تەنی سەربەست ئەمە دەڵێن کەوتنە خوارەوەی تەنی سەربەستیە دەن کەوتنە خوارەوەی تەنێکە کاتێک تەنێک هەڵدرێت باشە دێتەوە خوارێ و لەژێ کارگەری هێزی کێشکردن بە لەبوونی بەرگری هاو پێدەن کەوتنە خوارەوەی تەنی سەربەست کاتێک کە تەنێک هەڵدرێ دەڵتا وای موجبە V موجبە G سالب 9.81 متر بەسەر چرکە تواندویە کە دێتەوە خوارێ دەڵێن دەڵتا وای سالبە
V سالبە بەڵام جی هەرچەندە سالب 9.81 متر بەسەر چرکە تواندوێ مامۆستا لە مەکتەب بۆ دێنێتەوە دەڵێ پێناسی کەوتنە خوارەوەتانی سەربەست دەڵێ کەوتنە خوارەوەتانی سەربەست کەوتنە خوارەوەتانێکە لەژێر کارگەری هێزی کەشکردن بە نەبوونی بەرگری هەوا یان نەبوونی هەر هێزێکیکە باشە بابەجان تاودان ناگۆڕێ ئاگدار بە تاودان ناگۆڕێ بەڵام شتێک ئاگدار بە کاتێک کەتەنەکە لە نزمتری خاڵەوە دەڕوات بۆ بەرزترین خاڵ ئەلێرە خێرای دەبێتە چەند خێرای دەبێتە 0 پاشان خێرایەکە چی لێدێ خێرایەکەی زیاد دەکاتەوە خێرایەکە چی لێدێ کاتێک دەگەڕێت بۆ خاڵی دەستپێکەوە خێرایەکە چی لێدێ زیاد دەکات بەڵام لە بەرزترین خاڵ خێرای چیە 0 کەوتنە خوارەوەتانی سەربەست یاسایەکان زانین چ بکارەوە 4 یاسایە بەڵام بەس ئەلێرە دەڵتا ئێکسی دەکەی بەچی دەڵتا وای و ئەیش دەکەی بەچی دەکەی جی دەڵێ مامۆستا من ئەوانە دەزانم بەس نازانم چۆن بیناسمە کەوتنە خوارەوەتانی سەربەستە پرسیارەکان بابەجان ئەوەش ئاسانە تاشاکە هەر کاتێک باسی کەوتنە خوارەوە کەوتنە خوارەوە باشە بە تێبینی بنووسە بە خۆت کەوتنە خوارەوە 2 بەربوونەوە باشە ئەوانەی باس کرد باشە ئەوە بزانە کەوتنە خوارەوەتانی سەربەستە جا ئەلێرەدا یەکشتی شەیە یاسایەکان چی لێدێ بابەجێت یاسایەکان ئەو یاسایانە نیە لەجێ هەر دەڵتا ئێکسێکی دەنووسین دەڵتا وای لەجێ هەر ئەیەکی دەنووسی چی لەجێ هەر ئەیەکی دەنووسی جی باشە هەمیشە ئەو جیەش هەیە یعنی جیەکە هەمیشە هەیە سالب 9.81 متر بەسەر چرکە تواندوێ دەبێت لەبیری نەکەی مەسەڵەن یاسای یەکەمەکە بنووسین یاسایەکە ئا دەنووسین VF VI کۆ G دەڵتا T یاسای دووەم بنووسین دەنووسین V فاینەڵ تواندوو یەکسان بە V ئینیشەڵ تواندوو کۆ 2G دەڵتا Y ئاگادار بە باشە یاسای سێمەکە بنووسین دەنووسین دەڵتا Y یەکسانە بە VI دەڵتا T کۆ 1/2 G دەڵتا T تواندوو یاسای چوارەم بنووسین دەنووسین دەڵتا وای یەکسانە بە 1/2 VF کۆ VI دەڵتا T بەو شێوازە چوار یاساکە توانی بنووسی جا ئێستا دێن پرسیارە یەک دوو پرسیارشت بۆ حەڵەکەم باشە یەک دوو پرسیارت بۆ حەڵەکەم بزانین چۆنی پرسیارەکان شیکار دەکرێت قوتابیان تەماشای چ بکەن تەماشای مەزەکەتان بکەن مەسەڵەن بۆ نمونە چەند دوو پرسیاران حەڵکەین لە نمونەی یەکی واو دا بۆ حەڵکەم نمونەیەکی واو لەگەڵ ڕاهێنانی یەکی واش یەک دوو پرسیار بۆ حەڵەکەم لە نمونەیەکی واو قوتابیان نمونەی یەکی واو دەڵێ پرسیارەکەمان دەڵێ باوان تۆپەکەی بەرەو سەرەوە هەڵدا بەسەرتا خێراییەک مادەم دەڵێ باوان هەڵیدا و سەرتا خێراییشی باس کردووە کەواتە لێرەدا خێراییەکەمان چەندە 6 متر بەسەر چرکەیە باشە دەڵێ ئایا تۆپەکە چەند لە هەوا دەمێنێتەوە پێش ئەوەی بگەڕێتەوە بۆ پێشەوەی بگەڕێتەوە بۆ کوێ بگەڕێتەوە بۆ زەوی ئەگەر خاڵی هەڵدانەکەی لە زەوی هەڵدان بەرزی ئەوان هەم بەچ حسابن دەڵتاوای ئاگادار بە چەندە 2 مترە باشە بەس لەبەر ئەوەی دەڵێ هەڵیدا پاش چی لێدێ تۆپەکەی هەڵدا چی لێدێ دێتەوە خوارێ مادەم دێتەوە خوارە چی بۆ دادەنین سالبی بۆ دادەنین جیەکەش گوتمانەوە هەمیشە هەیە سالب 9.81 متر بەسەر چرکە تواندویە باشە دەڵێ چم بۆ دۆزەوە تەماشاکە دەڵێ تۆپەکە چەند لە هەوا دەمێنێتەوە کە دەڵێت چەند لە هەوا دەمێنێتەوە مەقسەدی کاتە ئاگدار بە مەقسەدی چیە مەقسەدی کاتە ئەو پرسیارە چۆن شیکارکەین کاکە پرسیارەکە چۆن شیکارکەین ئەو پرسیارە شیکار دەکرێت زۆر بە ئاسانی یاسایەک بەکاردێنین ئەو چوارەی تێدا بێ یاسایەک بەکاردێنین بەس ئەگەدار بە لێرە ئەمە لە پرسیارەکەدا کە داوای کات دەکات بۆ دۆزینەوەی دەڵتاش پێویستمان بە چ دەبێت بۆ دۆزینەوەی دەڵتاتی پێویستمان بە VF دەبێ بۆیە دەڵێن یاسایەک بەکاردێنین VF دۆزینەوە دەیە بڵێن VF باشە توانی دوو یەکسان بە VI تواندوو کۆچی 2G دەڵتا وای باشە لێرە ئەگەی VF دۆزینە ئەو دەبێتە چی دەبێتە ڕەک بۆ شێوازە دەڵێن VI توانی دوو کۆ 2G دەڵتا وای باشە ئێستا وەرە VF دۆزەوە VI تەیە VI یەکەمان چەندە 6 توانی دوو باشە کۆ
2 کەوانی دەکەی بۆ تێکەڵی نەکەی 2 جارانی چی 9.8 دڵتەوایەکەشمان چەندە -2 باشە کەواتە دەڵێن VF زۆر ئاسانی VF دەکات چەند دەکاتە لەبەر ئەوەی بەرەو خوارێ دێ لەبەر ئەوەی نیشانەی سالی بۆ دادەنین چونکە بەرەو کوێ دێ بەرەو خوارێ دێ -8.7 مەتر بە سەسکە ئەو تۆپەکەت کە هەڵدا بابە ئەو تۆپەت کە هەڵدا بۆ سەر چی لێ دێت ناتەوە خوارێ ئەمە گوتماگە بێتەوە خوارد دەبێت ڤیەکەمان بە چ بێ بە سالب کاتەوە سالبەکەمان دانا دواوی دەڵێ چم بۆ بدۆزەوە کاتەکەم بۆ بدۆزەوە باشە قوتایمانگە کات بدۆزینەوە ناتوانین ئا بنووسین ڕاستەخۆی یاساکەی ئاوا دەنووسین دەنووسین VF کەمی چێ VI دا بەشی چی دا بەشی G نەک ئەی G چونکە کەوتنە خواردوتەنی سەربەستە وەرە بە ئەو دراوەکان دانینەوە VF ما چەندە -8.7 کەم VI ما چەندە 6 باشە جێکەمان چەندە -9.8 دەبەر ئەوانە دابەشکە ئەنجامەکەی دەکات چەند دەکاتە 1.5 کەت ئاگادار بە کات قەت بە سالب نابێ باشە بەجان و لێرە چەند تێبینێکمان هەیە ئاگادار بە تێبینەکان یەک لەوانە دەڵی خێرای سەرەتای موجب دەبێت چونکە تەنەکە سەرەتا بەرەو سەرەوە هەڵدراوە ئەوە هەمیشە موجبە چونکە تەنەکە بۆچی هەڵدراوە بۆ سەری هەڵدراوە مادەم بۆ سەری هەڵدراوە VI مان چێ بە موجب یعنی ئەلێرە VI مان موجبە بەڵام کە دێتەوە خوارێ VF مان بەچ دەبێت بە سالب دەبێت باشە و لادانەکە دڵتەوایەکە بۆچی بە ئەو مادانە بە سالبمان داناوە لەبەر ئەوەی تۆپەکە بەردەوام دەبێت لە کەوتنە خوارەوە بۆیە لادانەکەی بەسدا دەنین بە سالب توکە هەڵی دەدەین ناتەوە خوارێ دەبێت ئەو دڵتەوای بەسدا بنین بە سالب دانین وایەکەی بەسدا دەنین سالب چونکە تۆپەکە کە هەڵتدا پاشان دێتەوە چی دێتەوە خوار خۆ لە عاسمان ڕاناوەستێ و زۆر باش ئەوە نمونە یەکی واو قوتابیان ئێستا پرسیارش کەشتان بۆ حەلەکەم هەر لەسەر وی مەسەلەن پرسیار ئاگادار بن پرسیاری چش لەلاتان دەستنیشان بکەن گرینگە پرسیاری ڕاهێنانی یەکی واو پرسیاری یەکەم ڕاهێنانی یەکی واو مامۆستا لە مەکتێب بۆ دێنێتەوە پرسیاری یەکەم باشە وە لەگە پرسیاری چەندەمیش جێ بگرن پرسیاری قوتابیان پرسیاری دووەمیش گرینگە باشە پرسیاری یەکەم و پرسیاری دووەم هەردووچیان گرینگە ئێستا من دێم پرسیاری دووەم یەکەم و دووەمت بۆ حەلەکەم پرسیاری یەکەم دەڵە ڕۆبۆتێک لەسەر چیاک لە ڕووی مەریخەوە باسی مەریخی کەوتە باسی زەوی نەکەوتە کە بەرزەکەی چەندە 239 مەتر هەر کاتێک بەرزی گوێ لێ بوو دەڵێن و دڵتاوایما چەندە 239 مەترە باشە کە کامێرای چی خستە خوارە بۆ سەر ڕووی مەریخ کاتێککە تاودانەکەی کەوتنە خوارەوەی سەربەستی چەندە تاودانی مەریخمان چەندە -3.7 مەتر بەسەر چرکە تواندو ئەمە چۆن بزان کەوتنە خواردنی سەربەستە باسی کەوتنە خوارەوە دەکات باشە دەڵێ خێرایی کامێرەکە بدۆزە لەو کاتێککە بەرزەوی دەکەوێت خێرایی VF چەندە VF چەندە لەو کاتێککە بەرزەوی دەکەوێت تامانە تۆ لێرەکانە G هەمیشە هەتە G سە ئەوە بۆ خۆی داوێتی ئەو لێرە باسی مەریخ دەکە باشە نایە بچی ئیزەی بەکاردێنی غەڵەتە ئاگادار بە باشە بەس لەبەر ئەوەی لە بەوەستانەوە دەستی بە جوڵە کردووە VI مان چیە سفرە مامۆستا کوب بزانین ئەوەستانەوە سەر بۆ خۆی پێت دەڵێ لە ڕۆبۆتێک لەسەر چیاک لەسەر ڕووی مەریخ کە بەرزەکەی 239 مەترە کامێرایەکی خستە خوارەوە لە وەستانی خستی خوارەوە باشە ئێستا دێین یاساک بەکارین ئەو چواری تێدابێ ئەویش چی هە یاسایە ئەو یاسایە VF ڕاستەخۆی دینووسم VI توانی 2G دڵتا وای ئەوە دی خەمەنا کەوانە بووی تێکەڵی نەکەی کاتەڵێن VF یەکسانە VI ما چەندە بابە سەفر توانی دووەکەی دەنووسم G 9.8 نانووسم ئەو G دەنووسم کە داوێتی چەندە -3.7 تاوە جاران دووە دڵتاوایەکەم چەندە بابە 239 بەس بەچی گوتمان بە سالب ئاگادار بە لەبەرچی چونکە دەکەوێتە خوارێ ئەتۆ لە وەستانەوە ئەلێرە کامێرایەکمان هەیە دەکەوێتە خوارێ VI-یەکەمان سفرە لەبەر ئەوی ئارەسەکەی بۆ خوارەیە دڵتەوایەکەشمان چییە بە سالبە باشە دەکەواتە ئێستا VF وەردەگرین بە حاسیبە دیکەی حاسیبە دەستت ماز دەکا 42.1 مەتر بەسەر چرکە بوو بە سالبم دانا چونکە دەکەوێتە خوارێ گوتمان ئەگە بەرەو خوارێ بوو VF مان بەچیە بە سالبە لە لەقی بائی پرسیارەکەشدا دەڵێت چی
دەڵێ ئەو کاتە بدۆزەوە مادەم باسی کاتی کردووە هەروەکو پرسیارەکەی پێش و ڕێک ئابنووسە دڵتاتی یەکسان بە VF کەم VI دابش چی G دڵتاتیەکە VFەکە چەندە بابە سالب 4 پوینت چەندە سالب 42 پوینت یەک کەم VI ما چەندە سفرە ئەیجەکە سالب 3.7 کاتە دڵتاتیەکە زۆر بە ئاسانی دەتوانم دۆزمەوە کە دەکات چەندەکات 11.43 جا بۆ شێوازە قوتابیان هەرچی پرسیارە دەتوانێتەوە شکاری بکەیت باشە بە ئەو بەنسبە ڕاهێنانی یەکی واو ڕوونکردنەوەیەکش دەدەمێت لەسەر ئەوە تەمان پرسیاری یەکەم پرسیاری دووەمش ڕوونکردنەوەیەکە دەدەمێت لەسەر گوڵدانەکە پرسیاری دووەم لەسەر گوڵدانەکە تەماشای پرسیاری دووەم بکەن قوتابیان دەڵێ گوڵدانێک لە لێواری پەنجەرەیە کە بەرزەکەی 25 مترە دڵتاوایەکەمان 25 مترە ئاگدار بێ باشە کە لە شۆستەیەکەوە بەرزە دەکەوێتە خوارەوە ڕەحم کە بدەوێت بەسەر چێکەوت بێ خێرای گوڵدانەکە چەندە لەو کاتێ بەرزەوی دەکەوێت کە دەڵێ خێرای گوڵدانەکە هیچی نەدا بەس ئەوەی داوە بەس ئەتۆ دەزانی جیەکەم چەندە سالب 9.8 متر بەسەر چرکە تواندو مامسەدی بۆ لێرەوەمە نووسی بابە ئەو مەریخە مەریخ لە کوێی ئەو باسی سرەکە مەریخ بەس ئەوە گوڵدانە چێکەوتە خوارێ سەر زەوی دەڵێ خێرای کۆتاییم بۆ بدۆزەوە ڕێک ئەوی بەکاردێنی ئەو یاسایە بۆ خێرای کۆتایی بەکاردێنی VI تواندو 2G دڵتا وای ئەو VI لەبەرەوە لە وەستانەوە دەستی بە جۆڵە کردووە VI یەکەم چییە؟ VI یەکەم سەفرە ئەوم هەیە ئەوەم هەیە ئەوەشم هەیە کە هاتە توانم زۆر بە ئاسانی VF دۆزمەوە باشە بەس ئاگادار بە لەبەر ئەوی دەکەوێتە خوارێ گوڵدانەکە لێرە دەکەوێتە خوارێ دەڵێن چی VFەکەمان بە چ دێ بابە VFمان بەسارە دەرەچێت لە هەم کەوتنە خوارەوە یەکدا VF بەچێ بەسار بە ئەو یاسای بەکاردێن بۆ دۆزینی VF بەڵام لە لاوەکاری دووەم دەڵێ کەمترین کاتی پێویستیاندا بۆ ئەوەی کەسێک کە درێژیەکەی 1.8 مترە جا ئاگادار بە لەقی بە گرینگە بۆ خۆی 1.8 متر لەژێر پەنجەرەکەیەوە بمێنێتەوە بۆ ئەوی گوڵدانەکە نەکەوێت بەسەریدا یعنی کابراک بخۆ لە پەنجەری ڕاوەستاوە لە بن دیوارەکەی ڕاوەستە کاتێک کە گوڵدانەکە دەکێتە خوارێ بۆ ئەوی بە تەپ لەسەری نەکەوێ دەڵێ ئەو کاتەم بۆ دۆزەوە باشە کاتی بدۆزینەوە بەسەر چاو کچی یاسایەک بەکاردێنین ئەو یاسایە بەکاردێنین هەمان ئەو یاسای ئێرە دەڵێ VF کەم VI دابەشی چی دابەشی جی بەڵام یەکش دووریە بە کۆرە تێکەڵی نەکەی تەماشاکە بۆ خۆی دەڵێ کابرا ئەلێرە کە ڕاوەستاوە دەڵێ پێش ئەوەی تەماشا دیقەتی لەقی دووەم بکە دەڵێ گوڵدانەکە لە ڕووی زەویەوە 25 متر بەرزە بەڵام بەرزی گوڵدانەکەمان لەسەر ڕووی کەسەکەەوە دەکاتە چەند تەماشاکە نەچی 25ەکەی بەکاربێنیەوە دەڵێ کەمترین کاتی پێویستە بۆ کەسێک کە درێژەکەی 1.8 کابرا درێژەکەی داوە 1.8 مترە ئاتۆ 25ەکەی کەمی 1.8 دەکەی باش 25 کەم 1.8 کە ئەو درێژی کە بمان دەرەچێت دەکات چەند دەکاتە 23.2 ئەو 23.2 بەکاردێنی بۆ دۆزینەوەی درێژەکەی ئەلێ دادەنێەوە ئەنجە خێرایەکە پێ دۆزیەوە مامۆستا وەڵاهی ئەگە بکرێ پرسیارەکەمان بۆ حەلکی حەل بەخۆی ئاوا لێت تێناگەین بەسەر چاوە ئەو حەل باشە ئێستا ئەو پرسیارەشت بۆ حەلەکەم پرسیاری دووی ڕاهێنانەکە دەڵێ چی با ڕسمێکت بۆ بکەم جارێ دەڵێ گوڵدانێک طبعا لەقی ئەلف مەحەل کرد لەقی بە بۆ حەلەکەم ئێستا باشە گوڵدانەکەمان نەبوو با بەلێرە گوڵدانێکمان هەبوو ئەلێرە ئەو گوڵدانە گوڵیشی پێوەیە ئەلێرە کابراایەکشمان هەیە ئەلێ ڕاوەستاوە باشە ئەو سەرخڕۆمان هەیە لێ ڕاوەستاوە ئەو گوڵدانە دەکەوێتە خوارێ تاان درێژی ئەوەی بەرزەکەی چەندە 25 مترە باشە بەڵام ئەو دەڵێ پرسیارەکە دەڵێت چی دەڵێت کەمترین کاتی پێویست چەندە بۆ ئەو کەسێک کە درێژەکەی 1.8 مترە ئەو کابرا ئەلێرە درێژەکەی چەندە 1.8 مترە باشە لەژێر پەنجەرەکە ڕاوەستاوە بۆ ئەوی گوڵدانەکە نەکەوێت بەسەریدا تەماشاکە چ دەکەی ئەتۆ یەکەم جا دڵتاواکەی دەدۆزیەوە دڵتاواکە تەمەنەوە 25 بەکارنانی دەڵێ 25 کەمی 1.8 ئەو 1.8 لێ دەدێنی 25 کەم 1.8 دەکات چەند دەکاتە 23.2 متر ئەوە دڵتاوایەکە دیت دڵتاوایەکەمان چەندە 23.2 متر
باش دڵتا وایەکەمان 23.2 مترە باشە جا ئەمە دەبێت ئەگە بمان هەوێت کاتەکەی دۆزین یەکەم دەبێت خێرایی کۆتاییەکە بدۆزینەوە خێرایی کۆتاییەکە بدۆزین دەڵێن v فاینال توانی دوو یەکسان بە v ئینیشال توانی دوو کۆ 2 g دڵتا وای وەرە vf دۆزەوە vf دەکاتی دەکاتە ڕێژی vi توانی دوو کۆ 2 g دڵتا وای vf یەکسانە ئەها vi مان چەندە لەبەر و لە وەستان دەستی بە جۆڵەکردن vi مان لێرە چییە سفرە باشە دەڵێن سەفر توانی دوو کۆ 2 جاران سالب 9.81 جاران دڵتاوایەکەمان چەندە دڵتاوایەکە دێ بە سالب دانی ها چی سالب دەکەی سالب دەڵێن سالب دەڵێن جاران سالب 23.2 باشە vf بۆ دەدەچێت vf دەکات چەند دەکاتە سالب 21.33 متر بەسەر چی چرکە ئەوەمان کە کرد ئێستا دێن کاتەکە بە ئاسانی دۆزینەوە کاتەکە ئەگە بدۆزینەوە دەڵێن دڵتاتی یەکسانە بە چی vf کەمی vi دابەشی g باشە vf کەم vi دابەش g دەڵێن دڵتاتیش یەکسانە vf ما چەند ببابە ئەوە سالب 21.33 کەم vi ما چەندە سەفر g ما چەندە سالب 9.81 کاتە زۆر بە ئاسانی دڵتاتیەکەمە بۆ دەرچی دەکاتە دەکاتە 2.174 سێکەند ئەو کاتەکەمان دیتەوە جاتە لە بەهێ دەڵە مامۆستا ئەدی ئەتو دەخاڵی ئەلەف vf نەدیتەوە ئەتۆ بۆ دیسان هاتی vf دیتەوە کاکە گیان ئەو کاتێک کە vf بیتەوە لە بیداەتی ئەو خێرایی چم دۆزیەوە من خێرای گوڵدانەکەت دۆزیمەوە کە لە بەرزەکە دەکێتە خوارەوە باشە نەی بەنسبەت ئەو کەسەی خێرایی گوڵدانەکەی لەو کاتێک کە لە بەرزێک دێتە خوارێ بەنسبەت چم بەنسبەت گوڵدانەکەیە پس بەنسبەت کەسەکەی دەبێت بۆ 16 ئاوا بدۆزیەوە باشە بابەجان ئەوە بەنسبەت پرسیاری دوو لەقیبە قوتابیان بەنسبەت پرسیاری ئەوەکی کەش مامۆستا بۆ دێنێتەوە گرینگە ها ئاگادار بە ئیتیمامی پێ بدە پرسیاری سێ باشە دەڵە تۆپێک پرسیاری سێ ڕاهێنانەکە پرسیاری سێ دەڵە تۆپێک لە خوارێ لەسەر زەوی هەڵدرا بۆ سەرێ پاشە تۆپەکە پاشان دەگەڕێتەوە بەرەو خاڵی دەستپێک هەر کاتێک گوتی تۆپێک هەڵدرا پاشان گەڕێ بۆ خاڵی دەستپێک ئەوە بزانە v ئینیشال و v فایناڵتیان لێرێ یەکسان دەبن v ئینیشال و v فایناڵ یەکسان ئاوتێ بینی بنووسە v ئینیشال و v فایناڵ یەکسانە بەڵام لە ئارەسەدا چۆن دەبن موجب ئارەستیان پێچانە دەبێت مەسەڵەن ئێستا لێرە ئەو پرسیارە vi داوە دڵ تۆپێکە هەڵدرا بە خێرایی 8 متر بەسەر چرکە پاشان گەڕا بەرەو خاڵی دەستپێک تۆ لێرەکانە کە دەڵێ دەگەڕێتەوە بەر خاڵ دەستپێک vf مان دەکاتی دەکاتە سالب 8 متر بەسەر چرکە بۆچی وایە چونکە ئەو تۆپاکە هەڵدرێت دەگەڕێتەوە بەرەو خاڵ دەستپێک لادانەکەی سەفر دەبێت لادان سەفر دەبێت کە لادان سەفر بوو ئەمن پێویست ناکە بێم یاسا ئەگە بە یاسا بیکەی دەبێت ئەو یاسایە بەکاربێ vf توان vi توان دوو کۆ 2 g دڵتا وای ئەوە دراوە ئەوە دەبێتە چی ئەوە دەبێتە سەفر vf دۆزیەوە دەکاتە ڕێژی vi توان دوو 8 توان دوو دەکات چەند 64 ڕێگی 64 دەکاتەوە چەند دەکاتە 8 متر بەسەر چرکە بەس دەبەر ئەو بەرەو خوارەیە سالوێکی بۆ دادەنێ ئەوجا ئەو ئاگادارە پرسیاری سێ گرینگە و خاڵێکی کە پرسیارەشێش لە پرسیارەکان پێداچوونەوەی بەندی 3 بۆ 1 دەڵێ پارچەدرایەکی کانزە بۆ پێداچوونەوەی 3 بۆ 1 پرسیاری 1 گرینگە دەڵێ پارچەدرایەکی کانزە پارچەدرایەکمان هەیە هەڵی دەدەین و بەرزترین خاڵ پاشان دەگەڕێتەوە بۆ نزمترین خاڵ ئەو پارچەدراوە چ بڕاتە سەر و چ بێتە خوارێ تاودانەکەی نەگۆڕە تاودانەکەی سالب 9.81 متر بەسەر چرکە تواندوی ئاگادار بە باشە لە بەرزترین خاڵ خێرای چیە خێرای سەفر دەبێت کاتێک دەگەڕێتەوە بەرەو خاڵی دەستپێک ئەوە خێرایەکە چی لێدێ زیاد دەکات باشە بابەجان ئەوە ئاگادار بە پرسیارێکی چاکە قوتابیان خۆشەویستی هیوادارم سوودتان لەوانەکەی دیت بێت تاکو وانەیەکی داهاتوو با گەورە ئاگادارتان بێ